دیمەنی کۆچی دەیان گەنجی دیکەی کوردستانە کە زۆرینەیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن. ئەوان لە یەختێکدان و دوای چەند ڕۆژێک مانەوە لەناو دەریادا و بڕینی ڕێگایەکی مەترسیدار خۆشحاڵی خۆیان دەردەبڕن کە گەشتون بە کەناراوەکانی ئیتاڵیا و زێدی خۆیان جێهێشتووە. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت بێکاری و نەبوونی دەرفەتی کار هۆکاری سەرەکی کۆچی گەنجانە بۆ وڵاتانی ئەوروپا. بەپێی ئامارەکانی کۆمەڵەکە تەنیا لە 2 هەفتەی ڕابردوودا 5 یەخت گەشتونەتە کەناراوەکانی ئیتاڵیا کە زۆرینەشیان کوردن و لە گەنجانی دەڤەری ڕاپەڕینن. بەشێکی زۆر لە گەنجانی هەرێمی کوردستان کۆچیان کردو، بەڵام لە ناویاندا پشکی شێر بەردەڤەری ڕاپەڕین کەوتەوە وەکو ساڵانی پێشوو. دیارە لەم مانگی 5دا زیاتر لە 5 یەخت لە کەناراوەکانی وڵاتی تورکیاوە بەڕێکەوتون. ئەوانەی کە گەیشتونی ئێمە باسییان دەکەن گەیشتون بە کەناراوەکانی وڵاتی ئیتالیا زۆرینیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە. هۆکاری سەرەکی ناوزەت بکەین کە بێکاریە تا بێکاری لەم هەرێمەی ئێمەدا بەردەوام بێ کۆچبوونی هەیە و بەردەوام دەبێت. گەنجانیش دەڵێن نەبوونی دەرفەتی کار و بێئومێدبوون لە دامەزراندنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان هۆکاری سەرەکی کۆچکردنیانە. چالاگوانێکیش دەڵێت گەنجان سەرمایی گرنگی هەر وڵاتێکن. بە بەرچاوی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە هەزاران گەنجی کورد نیشتیمانی خۆیان جێدەهێڵن کەچی هیچ باکیان نییە و خەمساردن. خۆم تەلەڤیزیۆن کۆم و دوای تاوبوونی 16 ساڵی خوێندن کاتێک تاوا دەبێ ئەو کار هەست بەوەی دەکات کە دامەزراندن نییە ئیشێک نێبی کە ناتوانێت بۆ منە ئیشێک کە لەم کاتەدا بۆی ڕێک بیر لەوەی دەکاتەوە کە باشترین ڕێگا چارەسەرەوەیە کە دوای هیچ ئیشێک نێبیکات ڕوو لە دەروی وڵات دەکەن. تەنیا لە هەفتەدا زیاتر لە 200 گەنج دەڤەری بیتوێن و پشتەری بەجێهێشتووە. ئامارەکان ترسناکن. ئەم لێشاوی کۆچی گەنجانیش بەداخەوە بدەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی دەسەڵات و حکوومەت و لایەنە بەرپرسەکان لایەنەکانی دەسەڵات بەرپرسن. یەکەم و گرنگترین ڕەگەز و پێکاتەی کۆمەڵگا کە دەبێتە هۆی گەشت و نمای کۆمەڵگا گەنجان و لاوانن. هەر کۆمەڵکەیە گەنج و لاوی تێدا کەم بوو ئەو کۆمەڵکەیە بەرە و لاوازی و بەرە و داڕمان دەچێت. بەپێی ئامارێکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان تەنیا لە سنووری ئیداری ڕاپەڕین لە 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 1000 کەس کۆچیان بۆ وڵاتانی ئەوروپا کردووە و بەشی هەرە زۆریشی گەنجانن. گەنجان بۆ دروستکردنی ژیانێکی خۆشتر و دەستکەوتنی دەرفەتی کار چەندین ڕێگای مەترسی و هات و نەهات دەگرنە بەر و کەسوکار و زێدی خۆیان جێدەهێڵن. هەندێک جاریش هیوا و خۆزگەکانیان نوقمی دەریا دەبێت و ناگەن بە ئاواتەکانیان و دەبن بە قوربانی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.